بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپای تورکیا شاری جەرابلوسی لە ڕۆژاوای کوردستان کۆنتڕۆڵ کرد. دوایەوەی ئەمڕۆ سوپای تورکیا هێرشی زەمینی و ئاسمانی بۆ سەر شاری جەرابلوس لە ڕۆژاوای کوردستان ئەنجامدا توانی ئەم شارە کۆنتڕۆڵ بکات و چەکدارانی داعشی لە شارەکە پاشەکشیان کرد. بەمیێنەرێک لە بەڕێزان ئارام عەلی شارەزار لە کاروباری تورکیا هەروەها هۆزان ئەفرینی نوێنەری هاوپەیمانی نیشتیمانی دموکراتی کورد لە هەرێم هەروە لە شاری هەولێرەوە شاخەوان محەممەد شارەزار لە کاروباری تورکیا و ماستەر لە پەیوەندە نێودوڵەتەکان تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. کانیا دڵ کە شارۆچکەیەکی ڕۆژاوای کوردستانە و دەکەوێتە سەر سنووری تورکیا ناوە عەرەبیەکەی جەرابلوسە. ناونانی بە کانیا دڵ لەلایەن کوردەوە لەوەوە سەرچاوی گرتووە کە یەکەم ناوچەی ڕۆژاوای کوردستانە کە ڕووباری فراتی تێدەڕژێت و پێیدا تێپەڕ دەبێت. لە ڕووی کارگێڕیەوە سەر بە پارێزگای حەلەبە و بە دووری 125 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری حەلەبەوە. ئەم شارۆچکەیە کەوتووەتە بەشی خۆراوای ڕووباری فرات لە بەشی باکووری بەنداوی فرات و سنووری دەستکردی نێوان سووریا و تورکیا. جگە لە کورد کە نەتەوەی سەرەکیە عەرەب و تورکیشی تێدا دەژین. دوای سەرهەڵدانی ڕاپەڕینی گەلانی سووریا لە 2013 هێزەکانی ئۆپۆزیسیۆن شارەکەیان کۆنتڕۆڵ کردەوە. دواتر لە مانگی تەمووزی 2013دا چەکدارانی داعش دەستیان بەسەر شارۆچکەکە داگرت. پاژەوەش لە کانونی دووەمی 2014 ئۆپۆزیسیۆنی سووریا شارەکەیان کۆنتڕۆڵ کردەوە، بەڵام تەنها چەند کاتژمێرێکی خایاند و کەوتەوە دەست ڕێکخراوی داعش. هێزەکانی پاراستنی گەلیە پەگا کە ئێستا سەرکردایەتی هێزەکانی سووریا دیموکرات دەکات و لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانەوە پشتگیری دەکرێن چەندین جار هەوڵی ئازادکردنی ئەو شارەی داوە، بەڵام بەهۆی فشارەکانی دەوڵەتی تورکیاوە هاوپەیمانانی ڕێگەیان بە یەپەگە نەداوە بچێتە ناو ئەو شارەوە. کۆنتڕۆڵکردنەوەی شاری منبەج لەلایەن هێزەکانی سووریا دیموکراتەوە کە هاوسنوورە لەگەڵ شارۆچکەی جەرابلوس وای لە تورکیا کرد بێدەنگدانە نیشێت و هەوڵەکانی بۆ ڕازیکردنی هاوپەیمانان و رووسیا بخاتە گەڕ تا ئۆپەراسیۆن بۆ دەرهێنانی ئەو شارە لە دەستی داعش دەست پێ بکات. تورکیا بەردەوام دژایەتی کوردی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارە کردووە و چەندین جاریش داوای لە هاوپەیمانان کردووە کە ناوچەیەکی ئارام لەو سنوورەدا دروست بکەن، بەڵام ڕەت کراوەتەوە. گرنگی جەرابلوس بۆ کورد ئەوەیە کە بە تەواوەتی نزیک دەبێتەوە لە پێکەوەگرێدانی کانتۆنەکانی ڕۆژئاوا کە جەرابلوس دەکەوێتە نێوان کانتۆنی عیفرین و کانتۆنی کۆبانێ. بە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارۆچکەیە تەنها شارۆچکەیەکی بچووک لە نێوان دوو کانتۆنەکەدا دەمێنێت کە ئەویش شارۆچکەی عەزا و بەدەست هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریاوەیە. هەروەها یەپەگە پێی وایە تورکیا داعش بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت و بە کۆنتڕۆڵکردنی ئەو شارە پەیوەندی ئەو ڕێکخراوە لەگەڵ تورکیا دەپچڕێت. تورکیا دەیەوێت شارۆچکەی جەرابلوس کۆنتڕۆڵ بکات و بیخاتە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا. بەوەش هەردوو شارۆچکەی عەزا و جەرابلوس لە دەست ئۆپۆزیسیۆندا دەبن و یەپەگە ناتوانێت کانتۆنەکانی کۆبانێ و عیفرین بەیەک بگەێنێت. ڕۆژی ڕابردووش ئەنجومەنی سەربازی جەرابلوس لەلایەن یەپەگەوە ڕاگەیەندرا و لە یەکەم ڕاگەیەندراویدا ئەو پیلانەی تورکیای بۆ کۆنتڕۆڵکردنی جەرابلوس ئاشکرا کرد و داوای لە هاوپەیمانی نێودەوڵەتی کرد. لە چوارچێوەی ئەو بەڵێنانەی بە یەپەگەی داوە ڕێگەنەدا تورکیا سەروەری خاکی ڕۆژئاوا پێشێل بکات. هەروەها هەڕەشەی ئەوەی کرد کە هێزەکانیان بۆ بەرگری لە خۆیان و ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی هەر هێرشێکی تورکیا بۆ سەر ناوچەکە دەبنەوە. لە ڕابردووشدا پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هۆشداری لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستاندا و ڕایگەیاند لە ئەگەری وها هێرشێکدا پریشکی ئاگرەکەی بەر تورکیاش دەکەوێت و شەڕ لە باکووری کوردستان سەر هەڵدەدات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. زۆر سپاس بە ئامادەبووتان. کاک هۆزان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی ئامانجی تورکیا لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی وشکانی و ئاسمانی بۆ سەر شاری جەرابلوس چییە؟ سڵاو و ڕێز بۆ هەموو بینەران و کەسانی کە بەشدار دەبن لەبێ بەرنامە. سەبارەت بە پرسیاری ئێوە ئەوەیە کە تورکیا نەکو ئەمڕۆ ئەم ئیش و کارە پێشخستووە، بەڵام تورکیا چەندین جار لە عازاز شتی وای کرد. ئەو لە عازاز هەر گروپێکی کە چەکدارانی سەر بە ئۆپۆزیسیۆنی سووریا بە گوورەی تورکیا نەدبوت ئێگۆڕی
بتوب وبتانك او ايرش ذكر 10 15 كيلو تيبر دبو جاري كديك ايغوري بغوري خوي لناوتشي راعي او جناوتشي كان لنيوان منبج ولنيوان اعزازو جرابلوسا چندين جار طاقمي او چقدارانا ايغوري بلام امريكا داعش لبروي داعش هندي پەیوەندەکانی خۆی لەگەڵ تورکیا لەسەر ئەساسی بازرگانی و لەسەر ئەساسی دژێتیتی کورد ئەو زیاترە تورکیا زوو ئەوەی نەکرد یانی تورکیا ڕێگایە پێ تا باش شەڕی کورد کرد داعش لە کاتی کە داعش لە بەرامبەری کورد تێکشکا لە مۆنبێج تورکیا ترسا کە کورد بتەنە بوو جەرابلوس ڕزگار بکەن ئەو کاتە کورد بە تەواوی كون هوسنوري تركيا جرابلس خوي هوسنوري كوبانية لنيوان كوباني ولنيوان عزازة نوشايكي استراتيجية أما كاتي خوش ل سردمي اوي امبراطورية كاني ككردي هبو لوي ناوي قرقامش بو ناوي جرابلس نبو بوي تركيا ترساك جارك ديكا قرقامش بكارتا بو باوشي اوي كرد يعني اما تركيا نچار بو ام هنگاوا باوجي و او كساني تركيا هناون لقال خو اسا شاركات السيبكت او بزورينا 4 سالن پرورده دكرن للاين تركيا و امنا كخلقي سوريانا بشكيان زياتر خلقي سوريانا وخلقي تركيا اشتدانا امنا بجوري ايديولوجي تركي امنا پرورده كراون امرا يعني اتوانا بلين اما وكو شون عثمانيا كان وين كردن شاري عرب داغير بكره تسمي بعربه كان ذكر بس او عربنا بيجوري خوي عيار كدبو امدا كدبو پرورده كدبو اما بهمان شيوا ام منبج او جرابلس بو شويه زور باشا بوچون يعني كبين بو ناوچي ديكي بلام بيم ويا تركيا نتواني بجوري اروزي خوي او شتا پرابستن زور باش سبارت به پێکاتی دانیشتوانەکەی ئێستا ئەم شارە شاری جەرابلوس زۆر بە دانیشتوانەکەی کوردە کوردە تورکمانە چەرکەزە عەرەبە ینی کورد زۆری نییە لەو شارەدا وەکو ژمارەی دانیشتوان یاخود بە عەرەب کراوە بڕاستی کورد لێک کەم بووە یعنی ئەتوانم بڵێم لە سەدا لەوەنەی 20 کورد بێ بەڵام ئەو سەدا 20 کورد لەناو شارەکە داعش دەریانکردن هەموو ناردەبوو کۆبانەی بداری زۆر و پێشترژی ڕژیمی سووریا بە هەمان شێوە تعریب کردبوو ئەو کوردانە نردوون بوو منبج و بوو کۆبانی وەسمەوە کە بەر لەوەی کە تعریب کردیان ڕژیمی سووریا پێشتر ئەم شارە زۆرینەی کورد بووە بەڵێ ئەمانە هەموو ناوچەی کوردینە هەموو ناوچەی کوردینە ئێستا با بڵێن چۆن لە نێوان سلێمانی و لە نێوان هاولێر چی شارۆچکە هەیە هەموو کوردیە ئەگەر وەکو کەرکووک تعریب کرابێ ئەوە جیاوازە بەڵام ئەوانەش هەموو لە خەریتەی کوردستانە نەخشەی کوردینە هەر نەخشەی کوردستانە بەڵە زۆر باشەکە ئەی سەبار بە ژماری دانیشتوانەکەی ئێستای چەندەوەی کە ئێستا ژماری دانیشتوانی جەرابلوس خۆی دوای کە داعشەوت خۆی زۆر کەم بووتەوە یعنی خۆی شارەکە وەکو ڕانیایە وەک ڕانیە وایە بەڵام ئێستا لە دوای داعشات و شەڕ و جەنگ زۆر کەمی کردووە لەوەنەی 5-6 تێدا بوو ئەوە بوو سپاس دەکەم کاگەرم ئەگەر بەڕێز سەر ئامانجی تورکیا بە دیاریکراوی ئامانجی تورکیا لە ئەنجامدانی ئەو بۆ ئۆپراسیۆنە چییە کاک هۆزان باسی کە پێشتریش لە ڕێگەی ئەسمانی هەوڵی داوە مەسەرەن کاریگەری هەبێ لەسەر ناوچەکانی بەڵام ئەمە یەکەمین جارەوە بزانم ئۆپراسیۆنێکی بەرفراوانی ئەوە بۆ سووریا ئەنجامدا ئامانجەکەی چییە؟ بەڵە زۆر سپاس دیارە تورکیا هەر لە سەرەتایی ئەو ڕەوشەی لە ناوچەکە و لە ڕۆژئاوای کوردستاندا هەیە ئێعلانی کردووە کە قبوڵ ناکەن هیچ جۆرە کیانێکی کوردی لە خۆرئاوای کوردستاندا دروست ببێت دژایەتی کردووە بۆ تورکیا مەسەلەیەکی استراتیجیە بە مەترسی دەزانێت بۆ سەر ئەمنی قەومی خۆی بۆیە بە هەموو شێوەیەک دژایەتی دەکات ئەوەی ئەمڕۆ دەبینین چەند ساڵێکە تورکیا بە تەمایەکە بچێتە جەرابلوس بەڵام لەبەر چەندین هۆکار ئەمەی نەکرد یانی لە 2015 هەوڵی وە هەبوو بچێتە جەرابلوس بەڵام بەڕاستی لە دوای سەرنەکەوتنی ئینقیلابەکە و نزیکبوونەوەی تورکیا لە رووسیا نزیکبوونەوەی تورکیا لە ئێران سەرنەکەوتنی ئینقیلابەکە و ئەو غرورەی کە ئەردۆغان تووشی بوو بەوەی کە گوایە جەبهەی داخلی بەقووەتە و ئینقیلابی شکاندووە و وەکو کاکۆزان باسی کرد دەست بەسەراگرتنی منبج
بزارکردنی من بچ هەموو ئەوانە وای کرد کە ئەردۆغان بڕیاری هێرشکردنە سەر جەرابلوس بدا. بەڕاستیش بۆ ئەوەیە کە کانتۆنەکان نەگەنەیەک ئەمڕۆ لە وتارەکەیدا ئەردۆغان بە ئاشکرا باسی دەوەی کرد کە مەبەستی ئەوان بە تەنها داعش نییە، مەبەستی ئەوان نیە پەگەشە. سەرۆک وەزیر بن عەلی یلدرم باسی لەوە کرد کە دەبێ پەگا لە من بەجیژ نەمێنێ. جو بایدنیش تاکیدی لە مەسەلەیە کردەوە، گوتی دەبێ ئێمەش لەگەڵ ئەوەن کە بچنەوە ڕۆژهەڵاتی فورات. مانای وایە ئێمە ئێستاکە ئەو حرەکەتی تورکیا دەیەوێ بەڕاستی هێزی کوردی بباتەوە ڕۆژهەڵاتی فرات لە خۆراوای فرات نەهێرن. چەندین جار پێشتر گوتوتی خەتی سوورە، بەڵام دیرەک ئەمریکەکان باسییان لەوە کرد پێشتر گوتیان کاتێک کە ڕزگار کرا داعشی تێدا نەما نارن هێزی کوردی بچێتە پێشان هێزی کوردی سەحب دەکا. بەم شێوەیە لە سەحافەی تورکیدا باسیەوە دەکرا. مهم ئەمڕۆکە ئەمە لە بەرامبەر واقعەکدان کە بەڕاستی تورکیا سەرنەکەوتنی انقلابەکە کاریگەری زۆری لەسەر هەبوو، بەڕاستی انقلاب بوو. دوو ئێمە لەبیر نەکەین کە ناوچەکە و معادلاتی ناوچەکە لە ئاڵۆزێکی زۆر گەورەدایە. بەڕاستیش کۆمەڵێک دەوڵەت هەندیانەوە خەریتە لە ناوچەکەدا بگۆڕێ، دووبارە دوای کۆتایی هاتنی داعش جەنگ دیزاین بکرێتەوە. لێرە مەبەسم چییە؟ یعنی تورکیا چەندین ساڵە خۆی دەپاراست لەوەی بکەوێتە ناو زەلکاوی سووریا بە عسکەری نەیدەوێرە تەداخولکە. ئەم تەداخولەی لەو بڕوایەدانیم بە قازان بشکێتەوە بۆ تورکیا. باشە بۆچی بە قازان بۆ تورکیا ناکشێت؟ لەبەرەوەی احتیمالی هەیە کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بەدیهێنانی ئامانجەکانی ئینقلابەکە بێت لەوەی کە ئەردۆغان و حکوومەتی تورکیا لاوازکەن لەوەی کە بە ئینقلاب نەیانتوانی بەو شێوەیە پێی ڕاکێشن بۆ سووریا لەگەڵ داعش، لەگەڵ سووریا، لەگەڵ ئێران، لەگەڵ بەرەی دیکە احتیمالی هەیە کە دیار نییە بەرەکان تا ئێساسی دەمن لەگەڵ کورد ڕوبەڕووبوونەوەیەکی گەورە دووشی ڕوبەڕووبوونەوەیەکی گەورە ببێ. ئێمە لەبیر نەکەین کە مەسەلەی کورد تەنها لە خۆرئاوانیە، لە باشوورە، لە باکووری کوردستانە، جگەلەوەی کە ڕەنگە هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی خەڵکەکەی پشتیوانی کوورد دەکات. چونکە ئەمڕۆکە سەرڕای ئەوەی ئێمە خۆرئاوا من هەرگیز بە دۆستی کورد و دۆستی کوردندانە ناوەن، بەڵام ئەمڕۆکە لە بەرچاوی کوردە لە بەرەبەر زەوەندەکانی خۆیان خۆرئاوا دەیانەوێ لە خۆرئاوای کوردستاندا شتێک دروست بکەن. بۆیە لەو چوارچێوەیەدا ئێمە دەتوانین ئەوە لێک بدەینەوە. و ئەو حرەکەتەی تورکیا چاوەڕوان کراو بوو لە دوای ئەوەی کە ئینقلاب سەری نەگرت، نەک بە تەنها بۆ خۆرئاوای کوردستان. من ئەو کاتەش باسی ئەوام کرد کە لە سەرەتای ئینقلابەکە و سەرنەگرتنەکەی احتیمالی هەیە تورکیا لەمە دووە توندوتیژی زیاد بکە بۆ دەرەوەی خۆی هێزی سەربازی بنێرێ. ئەمە بەڕای من بە تەنها بۆ خۆرئاوای کوردستان نابێ. ئێمە لەبیر نەکەین کە دەڵێت داعش لە عێراق و لە سووریا لە مەسەلە بەتەنیا داعشیش نییە یا پەگەش بۆ ئامان کوردی بۆ بەڕێزت پێشبینی دەکەی کە دەستێوەردان لە عێراقیش بکات لە مووسڵ خۆیان وا دەڵێن بەناوی پەکەکە و داعشەوە بەدڵنیایەوە بەدڵنیایەوە. لەبەرەوەی ئامانجی تورکیا گشتی کووردە، ئامانجی تورکیا بەتەنیا خۆرئاوای کوردستانیە، هەموو کورد مەترسیە بۆ سەر ئەمنی قەومی تورکیا وەکو خۆیان دایدەنێن. بۆیە بەڵام بۆ مەترسیە، بەڵام مەسعود بارزانی دەچێت بۆ تورکیا و پێشوازی لێ دەکرێتەوە باز لەوە کە گۆڕانکاری گەورە بەڕێوە پێویستە ئێمە لەگەڵ تورکیا مانگ بین. ئەزانیم هاوچەکان زۆر ئالۆزن بەڕاستی، گۆڕانەکان زۆر خێران، هاوچەکان زۆر ئالۆزن. دوێنێکە تورکایەکی لە ناتۆ دووەمین هێزی لە ناتۆ هەیە، ئەمڕۆکە اتفاقێکی 100 ملیار دۆلاری لەگەڵ رووسایەک دەکا کە دژ بە ناتۆیە وانە ماناوێ لێرەدا وەزعەکان زۆر ئالۆزە تەحملی ئەوە ناکرێت تۆ تەحیلێکی استراتیژی دوور و درێژی بکرێ. ئەمڕۆکە دۆستن بەیانی دەبنە دوژمن، گۆڕانکاریەکان ئەوەندە خێران. بەڵێ سوپاسێک دواتر گەڕینەوە لای بەڕێز دەگەر بچین لای مامۆستا شاخەوان. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت بە دیاریکراوی بە بڕای بەڕێزتان بە دیاریکراوی پێگەی من بێت شاری بڵێن شاری جەرابلوس چ گرنگێکی بۆ تورکیایە لە ڕووی استراتیژی و سیاسی و سەربازیەوە، اینجا گرنگەکەی بە نسبەت کوردەوە چییە ئەو شارەکە تورکیا ئۆپەراسیۆنی بۆ ئەنجامدا؟ زۆر سوپاسم کاتی ئێوە و بینەرانەوە میوانە بەڕێزانە باش. سەرتا من ئەو خاڵانەی هەردوو برای بەڕێزم کاک هۆزان ئەفرینی و کاک ئارەم عەلی دووبار ناکەمە، بەڵام گرنگی جەرابلوس و منبج بە نسبەت تورکیاوە لەمڕۆ دەستی پێ نەکردو، بەڵکو ئێمە گەر بگەڕێنەوە بۆ
سەرەتایی کردنەوەی قاعدەیەن جەریق بۆ هێزی هاوپەیمانان تورکیا داوای کرد کە ناوچەیەکی ئارام دروست بدرێت لەوێ لەژێر کۆنتترۆلی هاوپەیمانان بێت و لاجئینی سووری لەوێدانرێت بە وتەی خۆی بەڵام ئەو کاتە لە بیرمان بێت ئەمریکا بەو داوای ڕازینەوە ڕەت کرایەوە بەڵکو بۆیە تورکیا ئەمە یەکەم هەنگاوی نیە یەکەم هەوڵی نییە کە داوای ئەوە کات تەدەخلی سەربازی ڕاستەوخۆ بکات بەڵام ئەم تەدەخلە ڕێگەی پێنەدراوە هەروەها مەترسیەکانشی دراسە کردو بە تایبەت ئەوەی کە هەڵبژاردننی لە پێشا بۆ هەوڵی داوە زۆر تەدەخلێک نەکات بێتە مەترس بکات دەنگی زۆری دەنگدەران لەدەستدا بۆیە دوای ئێستاکە کە بینیمان ئەو کوتتایە ڕووەدا لە ناو تورکایە وەکو برای بەڕێزم کاک ئارامیش ئاماژە پێکرد گۆڕانکاریەکان زۆر خێران کاوکێشەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە تورکیا هەوڵەدات کە هێزی گەورەی ناتوێ هەوڵدات لەگەڵ لایەنێک دیکە کە دژ بە هاوپەیمانی ئەمریکا و ناتوەیە کە رووسیای هەوڵدات دێتە ئەو بەرێو جۆرە استفزازیان جۆرە تەکتیک و تەکنیکی تازە بەکاربێنێ بۆ چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی تورکیا بۆتەوە ئێمە ئاگدارین تورکیا لە بارودۆخی ئەمنیەک خراپدایە لە بارودۆخی کۆمەڵاتی خراپدایە لە هەمووشیان خراپتر بارودۆخی ئاسایشی و ئابوووریەکەی دیکە تورکیا بەدەستەوە ناڵێنێ بۆیە هەوڵدات ئێستاکە تەزدیری ئەو مەشاکلانی ناوخۆی بکات بۆ دەرەوەی خۆی بۆ هەوڵدات لە ڕێگەی ئەو تەدەخلکردنەوە وای کردو کە دووبارە سەرنجی جیهانی و ناوچەیی بۆ خۆی ڕای بکێشێت بە تایبەت ئێمە بینین کە ئێستاکە لەم کاتەیە جۆ بایدن سەردانی تورکیا کات و بە شێوازێک لە شێوازەکانە گەرسەی هەت و وتە ڕۆژنامەوانەکەی جۆ بایدن و بیناڵی ئەردنم یاخود جۆ بایدن و ئەردۆغان بکەینە بینین مجاملەیەک زۆر زۆری تێدایە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ تورکیایە بۆیە تورکیا هەوڵەدات بە شێوازێک لە شێوازەکان تەدەخل بکات هەر بە ئاشکراش ئاماژەی پێکردووە ئەوان دژایەتی کورد دەکەن لە وێونایانەوێ هیچ قوارەیەکی سیاسی یاخود قوارێکی سربەخۆ بۆ کورد هەبێت لە ڕۆژئاوا بۆیە مەسمان لە سووریایە بۆیە کێشەکەی تورکیا هەوڵدات تەزدیری مەشاکل بکات بۆ دەرەوە هەروەها هەوڵەدات پێگەی خۆی بەهێزتر بکات و لەبەرەوەی ئێمە ئەزانین تورکیا ئەو ڕۆڵە ئەکتیڤەی نەبابوو چی لە هاوپەیمانی نێودەوڵەتی ڕوبەڕووبوونەی تیرۆرا چی لە بەرەکەی دیکەکە بە سەرکردایەتی رووسیا و ئێرانەکە بۆیە تورکیا بەم تەدەخلکردنەی هەوڵی داوە تا ڕادەیەک خۆی هاتەوە ناو هاوکێشەکان و هەوڵداد ببێتە ئەندامێکی چالاک و کارا لەو گۆڕانکاریانە بەڵام ئەمەش شتێکی وە ئاسان نییە بە نسبەت ئێمە ئەگەر دراسی بکەین یا هەڵوەستەی لەسەر بکەین ئەبینین لەلایەن وتەبێژی یەپەگەوە زۆر بە ئاشکا پێڵێ بۆ تورکیایش سووریا یا تەدەخلکردن لە کوردستانی سووریا مەبەسمانە وا ئاسان نییە و شکست دێنن ئێمە بینیمان هاوپەیمانان نەیانتوانیوە ئەوەی کە باسییانە کرد ئەو هەموو هێرشاکن کۆتایی بەوە بێنن تەنها چاویان لە سەر هێزی کوردیە کە بتوانێت ڕوبەڕووی گەورەش بێتەوە لە کە ناوچەکە ئێساکە مەترسی هەیە بەڵێ بە دیاریکراوی گرنگی جەرابلوز مەسەلەن بۆ لە شوێنی تر کە کورد گرتوێتەوە مەسەلەن تورکیا تەداخلی نەکردووە کە هەندێک ناوچە سنوور بووە لەگەڵ تورکیا بڵام بۆ لە جەرابلوز مەسەلەن تەداخولەکە بەنسبەت تورکیا و ئەم شارە مەسەلەن بۆ گرینگە بۆ تورکیا ئێمە گەرسەی نەعمان کۆرتۆلۆژ بکەین ئەوش بە هەمان شێواڵێ ئێمە 3-4 کیلۆمەتر دوورە لە سنوورمانەوە هەوڵەدەین تەدەخلکەین ناوچەیەک دروستکەین بۆ ئەوەی تەدەخلکرێ و هەروەها بە ئاشکراش بە ئەمریکا هاوپەیمانەوەمان ماوەتووە کە نابێت هێزی کوردی لە منبەجیش بێت کاتێک کە منبەجیان ئازاد کردەوە ئێمە بینیمان هێزێکی سەربازی دروست کرا بۆ کۆنتترۆلکردنەوەی جەرابلوس بۆیە کۆنتترۆلکردنەوەی زۆر نزیک بوو لە دەستی هێزەکانی سووریا دیموکرات و لەگەڵ یەپەگەیە بەڵام ئەبینین ئەو بابەتە بە ئاشکرا دژایەتی کرا و بە ئاشکرا چی لەلایەن تورکیا و بیان لەلایەن کاربەدەستانەوە دژایەتی تەدەخلکەن بە تایبەت بۆ گەیاندنی ئێمە ئاگدار بین لە سەردانەکەی ئەو هەر بۆ گەڕانەوە بۆ ڕووداوە لە سەردانەکەی ئەردۆغان بۆ رووسیا داوای ئەوەی کردووەکەوە کۆتایی بە پەیوەندەکانیان بێنە و ئەو پاڵپشتیە زۆرەی هێزە کوردەکان نەکات لە سووریا لە هەمان کاتە پۆتینیش داوای ئەوەی کردو کە پێویستە ئەویش ئەو سنوورانەی داخات لەگەڵ هێزە
میان ڕەوەکان کە تورکیا ئەڵێ پاڵپشتیانەکەم یەکێک لەوانە ئەمڕۆ گەڕانەوەی بەرەی نووسڕێ و هەندێک هێزی دیکە کە بە هێز میان ڕەوەندانە تورکیا بۆیە هەوڵدات دووبارەکە ئەگەر بێت و سنوورەکانی داخەوەکو بابل هەوا و منتیقان لەگەڵ ئەو لایەنانە ئەمە هەم دەواازەیەکە بێت بۆی پەیوەندیان بمێنێ کەواتە تورکیا ئەوێ خۆی بگەڕێنێتەوە هاوکێشەکە و هەوڵیشەدات کێشەکانی بەو شێوازە زەق نەبێتەوە چی لەسەر ئاسنان خۆیان لەسەر ئاستی دەرەوە ناوچەیە. زۆر باشە دواتە گرێنەوە لای بەڕێستان ماوەسای بەڕێز کاکۆزانەکە بگرم بۆ لای بەڕێزت بەنسبەت کوردەوە ئێستا پێگەی مەسەرەن جەرابۆز بۆ کورد گرنگی لە چیدا بوو ئەگەر مەسەرەن هێزەکانی سووریا دموکرات کۆنتترۆلیان کردەوە ئێستا کە تورکیا مەسەرەن کۆنتترۆلی کردووە زیانەکەی چیە بۆ کورد؟ مەسەرەی زیان دیارە هەر شتێک یانێ لە ڕۆژاوای کوردستان لە بەرەژوەندی گەلی کورد نەبە ئەوە زیانی خۆی هەیە تەبان مەسلەی جەرابلوسە یا مەسلەی دەستی وەردانی تورکیا بە ئاشکرا زیانی زۆرە لەبەرەوەی تورکیا گەورەترین نەیاری گەلی کوردە 25 میلیۆن کورد لە تورکیا بێمافن پێنج شاری کوردی گەورە وەکو سلێمانی کەمتر لە سلێمانی ڕووخاندن بە تەواوی تەختی کرد وەکو شەرناخ و جزیرە وەکو ناوچەی دیکە بۆیە یانێ تورکیا ینی سەرسەختترین نەیاری گەلی کوردە چۆن بێت لە ڕۆژاوای کوردستان شارێکی داگیر بکە وەڵاو ئەو شارە لەژێر دەستی داعشە خۆیان داگیرکردنجی چییە؟ خۆی هەموو شوێنی داعشی شوێنی تورکیایە هەموو شوێنێکی داعش تێدای تورکیا ڕقاش ئێستا تورکیایە یعنی چووکە داعشی خۆی تورکیایە دروستکراوی تورکیایە بۆیە یعنی من احتیاطی دەبینم کە جەرابلوس کە ئێستا داعشی شکلی شێوازی ڕەش بە شێوازێکی عسکەری گۆڕاوە شڕەنگی زەیتونی گۆڕاوە من پێم وایە مەسلەی ئەو نییە یعنی گرنگی لە چییە؟ گرنگی لە ئەوەیە کە بەڕاستی ئەیە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەمانە ئەوێ بەو شێوەی بەردەوام بکەن لە ناو خۆیاندا بە هەمان شێوە کە داوای فێدرالی دەکەن لایەنێکی دیکەی کوردی ئەچێ لەگەڵ تورکیا لە دژی ئەو لایەنە ڕێدەکەوی کێشەکەی ئێمە ئاوایە کێشەی ئێمە ترسی ئێمە لە تورکیا نییە ترسی ئێمە لەو لایەنی کوردی ئێمەیە کە ئێستا لە تورکیا دانیشتونە کوبنەوەیان خۆیان کردن دۆنی لەگەڵ تورکیا لایەنیانە کەسەیە ئاشکرایە دوور نییە ئەنە کەسێ ئەمە دوو ڕۆژن کۆبنەوەی لەگەڵ لایەنێکەوان تۆمەتبار دەکەی بەوە کە لە پشتەوە بن ئەوە شتێکی دیکایە بەڵام من نەکو من ئەڵێم خۆیان ئەڵێن ئێمە ڕێگا نادەن بە پەیەدە لە هیچ وڵاتێکی بە ئازادی ئیشی خۆی بکات ئێمە هەوڵ دەدەن پەیەدە بخن ناو لیستی تەرۆر بۆ نمونە سیامەد حاجۆ چوو بۆ ئەمریکا بەرپرسی عیلاقاتی دەروەیی ئەنە کەسەیە بە ئەمریکا چی ئەڵێ بوو نمونە ئەوە دوو مانگ لەوەبەر خۆی نووسیەشی خۆی ئاعتراف دکێ ئەڵێ من داوام لە ئەمریکا کردووە کە لە من بچ چەک نەدن بە یەپەگا کەواتە چی یعنی کەواتە با لە بەرەمبەری داعش بەسەر نەکەوێ ئەڵێ پەیەدە خۆی نزیکی پەکەکەیە نابێ ئێوە پەیەدە چەکدار بکەنەوە پەیەدەش چەک لەوەنێ بدێ بە پەکەکە و لە دژی تورکیا شار بکەن جگە لەوە ئەڵێ ئێمە داوامان کردبوو لە تورکیا کە چەکمان بێ بدێ ئێمە ڕێگە نەدەن بە پەیەدە گەورە ببێ بەڵام ئەمڕۆ پەیەدە گەورە بووە هێزی زۆر گەورە بووە ئێمە چارە لێ ناکەن ئەمە خۆی بە زمانی خۆی ئەم قسانات بکێ کەواتە مەسلەی تورکیا پێم وایە زۆر تورکیا مەترسی نییە بۆ سەر کوورد ئەوەندەی کە هێزە کوردیانە مەترسین بۆ سەر ڕۆژاوە میکە پێ دوایە لە تورکیا مەترسی دارترنەوە هێزانە بە قسەی تۆ خۆی ئەوان بە ئاشکرا ناوەندی خۆیان سەرەکی لە تورکیا ئەو لە ئەتیلافی ئەو دانە سووری دانە ئۆپۆزیسیۆن ئەوان ئەندامی ئەتیلافن ئەوان ئێستا بوو نمونە ئەو ڕۆژ لە حەسەکە ئەوەندە شەهیدماندا سەرکەوتنکی گەورەمان کرد هەموو کورد شایستی پێ کرد بەڵام کەسێک بناوی ئەو لەوێ لەناو ئەتیلاف دەرکەوێت لەسەر کەناڵەکان ئەڵێ ئەمە شانوگاریە چۆن شانوگاریە تۆ چی ئەڵێ ئەمریکا رووسیا مداخلەی کردووە کۆبنەوەیان کردووە لەگەر هەردوو لایەن دنیا هەموو باسەکەی ئەو ئەڵێن شانوگاریە یعنی شتەکان بچووک دکەن بۆیە ئێستا بوو نمونە کاتی خۆ دەیانگوتن چی یعنی ئەوەن ئەنە کەسە دەیانگوتن لەبەرەوەی پەیەدە شەڕی ڕێژیم ناکە پەیەدە کەواتە دووسی ڕێژیمە ئێمەش دژی ڕێژیمن پەیەدە دووسی ئیرانە پەیەدە دووسی رووسیایە بەڵام ئێمە ئەمڕۆ دەبینن لەگەڵ رووسیا لەگەڵ ڕێژیم
بونو مونه لحسك شري ايه يبقاو رجيم بو اوان لالمانيا لديجي يبقى مظاهره ينكرد كوادا بشيواني رجيم كردن استش لقال رجيم اوان يعني كات ياخذ ياخذ ايما شري يبقى كان ايما نايري نايرتي لقال مثلا بيدبو تومت بعد كان كتاغرا ورنجا ماترسيبي بوسر مثلا روجاوي كردستان او شيء انا كزش بيد تومت بعد مثلا بوي كتاغرا ولا بريار دا اوان بجاري بيناك لحكم راني فيدراليتي روجاوا من اقدري همو وضع كم لروجاوي كردستان من بيتن بليم ل 2012 ليره لهولير كوبنوين هات كرن او كلو كوبنويدا بو اويكا هدولان تفدمو انا كسا يك بقرنو خباطو كم بروجا اوي كردستان لدوي اواب سيروج داود اوغلو هات بو هولير داود اوغلو وتي تنها من للقل يعني انا كسا دانا شدكم واتفاقي اول ريكوتني اول شبو اللي دا سايب علي كردي رجاوي كردستان نابي هر لانك بي بيكوا ديتنو بي وندي بكن بلا ما داخوا لاني انا كنت شو بقول او داود اغلو دعوه لك قلت نابي اي ولا قال باشا يعني بيدو انا كسك مثلا بارتيك نيستا مثلا بيدو ما ترسين او انا بوسر عندي فيدراليتو رجاوي كردستان بغسي جنابت مسألة او شتي هري باش كسيانيه او باشا بلام اون لدروا بهاو بشتيواني هندي لان لهريمي كردستان اون شري رجاوي كردستان دكن يعني اون هيتشن كشنيه بلام هندي لاني كردي بشتيواني اون دكن باشا بس شيك شري رجاوي كردستان دكن شلون بس يعني؟ ميكانيزم شيك شري رجاوي كردستان دكن انا كسبونو منا منوتم لحسك برخدام بو شربو لديجي رجيم لألمانيا خوبشاندام يقولون بياده تيروريستا بياده وداعش وكو يكا بونو منا شون بياده حوت حزار شهيد ياوا بياده او انده لصدا نود رجعوي كردستان رزقاري كردوا توش علي باشا تيروريستي باشا او يك او يدو هم تو علي بونو منا علي بو بشتار نابن لا وهو كاكا تو بمن علي تيروريست تبى من عليه اللي قال الرجيمات تبى من عليه تو بيشي تخرابي اوي دوي او عليه با 50 50 بو شون من تيروريست شون تو بي ليمن يعني هو مشكله يعني انا كسها مشتي خراب لسر بيدا اكا برام يعني من خم بيدا نيمجي ومن هو بايماني نجتماني ديمقراطي سوري ما براسي حزكم روجك ايوا كغريب حسو او بكن باشتر به دعوه بكن بو او بلا من وكرو جاوي كرد ساكم من دفاع الاداري ذاتي كما ما عندام الاداري ذاتي ولا هي كان سوريا ديمقراطيك بو بيم خوشه اما انا كسا للراستي وكو شون ك لهمو ولاتك دجيتي اكا دجيتي ايما دكا بلا مداخوا وتم لانكي كردي لبشتا او لاني كردي بهذا اللي روي علاقات وشتي خوي او تاثيري ناريني لسر رجاوي كم كاغارم دو ناوبريك دغرينو لاي برستان بلا بينراني برس ناوبريك وردوين دوات دغرينو لاتان دور مكونو
دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاگارە مەگەر بگەم وڵای بەڕێزت سەبار بۆی کە پێشتر بەڕێزت پێشبینی دەکەی کە ئۆپراسیۆنی تورکیا مەسەرەن عێراقش بگرێتەوە ئەو پێشبینی بەڕێز لە چیەوە سەرچاوی گوتوێنی پێشبینی دەکەی کە هەرێمی کوردستانیش بگرێتەوە ئۆپراسیۆنە کە تورکیا بەنیازە؟ بەڵێ بەڕاستی پێشەوەی وەڵام بدەمەوە حەزەکەم هەندێک شتێ بڵێم لەسەر قسەکانی کاکۆزان. بەڕاستی مشکلەی ئێمە ڕاستە ناوە خۆیە، ئەمە کێشەیەکی دوور و درێژی مێژوویە لە ناوخۆی کورداندا هەیە لە هەموو پارچەکاندا هەیە، بەڵام کێشەی هەرە سەرەکی ئێمە ئەوەیە کە تاوەکو ئێستاکە ئێمە خۆمان ناناسین. کاتێک خۆت نەناسی مێژووی خۆت نەناسی دۆست و دژمنی خۆت ناناسی ئەو کاتە بنەما تیۆریەکانی یعنی تیۆری شۆڕشەکە و تیۆری هەستانەکە و تیۆری لایەنە تیۆریەکانی کارەکەت چەوتە بێ دۆست دژمنی خۆت ناناسی. بۆ نمونە ئێستا ئێمە بەردەوام لە باکووری لە باشووری کوردستاندا تاکو ساڵی 75 گوتمان ئەمریکا پشتیوانیمان دەکا شا پشتیوانیمان دەکات دوایی گوتمان خیانەتیان لێکردنی فیلمیان فرۆش. ئێستا کە گوتمان ئەمریکا پشتیوانی خۆراوی کوردستان دەکە ئێستا کە لە بەرچاوی ئەمریکادا جۆ بایدن لە ئەنقەرەیە ئەردۆغان ئەمڕۆ مەبەستم لێرەدا فرۆشتووە مەبەستم لێرەدا ئەوەیە کە کێشەی سەرەکی ئەوەیە کە خۆلەناسینێکی گەورە هەیە لە ناو حرەکاتی کوردیدا لە هەموو پارچەکانی کوردستاندا بە خۆرئاوای کوردستانیشەوە تاوەکو ئێستا کە ئێمە نەهاتوین دانیشین لە ڕووی تیۆریەوە ئەو تیۆری شۆڕشی کوردستان لە هەموو پارچەکاندا چەوت بووە لە دژمنی سەرەکی ئێمە ڕاستە چوار پارچەی داگیرکارانی کوردستانە بەرام لە سەرەوەدا لە سەرویدا ئەوەی بەریتانیا و فەڕەنسا بە پشتیوانی تورکیا و ئێران کوردستانیان دابەش کرد دژمنی هەرس ئەوانە دابەشیان کرد بۆچی دابەشیان کرد لە 100 ساڵی ڕابردوودا ئێمە پێویستە باش ئەم مەسەلەی یەکلایی بکەینەوە بۆی لە شتەکانی حاڵی ببین ئێمە ئەبینین کە بۆچی کورد نەبوو بەهیچ لە 100 ساڵی ڕابردوودا لە بەرچاوی هەمووان کورد کوژراوە بردراوە نەتەوە یەکگرتوەکانی یەک بڕیاری لە بەرژەوەندی کوردان نەکردووە ئەوەی ئەمڕۆکە لە خۆر ئاوا دەکرێت درێژی یان ئیمتیدادی ئەو کوشتن و بڕینەیە بەرامبەر بە کورد بۆچی لە بەرامبەر گەلانی دیکە ئەوها ناکرد لە بەرامبەر کورد ئەوها دەکرێت لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی پێت بڵێم بەپێی ئەوەی کە من لێ کۆڕینەوەم لە مێژوو شارستانەتی کورد کردووە کورد لە ناوچەکەدا نەک مەترسیە بۆ سەر داگیرکەرانی کوردستان بەڵکو بوونی کورد بەشت بەو باگراوندە مێژوویە شارستانیە ئاینیە پڕسەروەریایی کۆن کە لە خزمەتی ئینسانیەت و دادپەروەریدا بووە مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر هەموو سیستەمە نادادپەروەرەکان لە سەرتاسەری دنیادا بە تایبەتی لە وڵاتێکی وەکو کوردستان کە دڵی خۆرهەڵاتی ناوەڕاستە زەنگینی و دەوڵەمەندەکەی زۆر گەورەی هەیە کە کوردستان دابەشەکەن کورد نایەڵن دەیکەن بەوە دەڵێن بیکوژن بیبڕن بەمانای لێرەدا سیستەمکاری جیهانی لەسەر پشتی کوردستان و داگیرکردنی کوردستان دابشکردنی کوردستان دروست کراوە یعنی مەسلەیەکی وا گەورەیە کاتێک کورد نابێ بە هیچ کورد لێ دەدرێت لە ناوچەکەدا قیادەی تاریخی لە کوردستاندا لێ دەدرێت سەر لێ دەدرێت خۆڵەڵاتی ناوەڕاست نەتەوەکانی دیکە ئەگەر لاشە بن کورد سەر بووە وەرە سیرکە لە هەموو مێژووی ڕابردووی هەزاران ساڵەتدا کورد پێشڕەوایەتی شارستانێت و مێژوو دادپەروەری کردووە لە ناوچەکەدا ئەوانە نەیان کردووە بۆ ئەوەی تۆ کۆنتڕۆلی ناوچەکەت بکەی بەردەوام تورک و عەرەب و فارس لە بەرژەوەندی خۆتدا بەکاربێنی پێویستە کورد نەبێ بە هیچ لەبەرەوەی کورد سەرەکەیە کورد قیادەکەیە ئێمە بچووکی سەیری کورد نەکەین ڕاستە ئەمڕۆکە کێشەی زۆر گەورەمانە ناوە خۆندا هەیە ئەمە مەسەلەی سەرەکی ئێمەیە ئەوەی ئەمڕۆکە دەکرێت جارێکی دیکە موامەلەیەکی گەورە لەسەر کورتەیە موامەرەکە چیە دووبارە نانەوێ کورد ببێ بەشت بەتەنە لە خۆراوە کوردستان نیە لە هەموو پارچەکانی کوردستاندایە ئێمە لەبیر نەکەین ئەمڕۆکە جارێکی دیکە سیرکە ئەوڕۆ لە وەزعەکان لە باشووری کوردستان خوڵقاندووە یەکێتی گۆڕان لەلایەک و پارتی دموکراتی کوردستان لەلایەک لە خۆراوی کوردستان بە هەمان شێوە لە باکووری کوردستان بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە ئەمە چێ خوڵقاندوێتی بۆچی ئەوانە ناگەنەیەک لەسەر چی ینی ئەمڕۆکە لەوەی مەترسی هەموو دڵن مەترسێکی زۆر گەورە هەیە بۆ سەر کورد دەرفەتێکی زۆر گەورە شەیەک بێ زۆر ڕەحممان پێ ناکە ئەگەن نەگەن ئەو مەسەلە نەحەڵ نەکەین باشە کێشەت بۆچی ناگەن بەیەک لەسەر هەندێک شتی گچکە و لابەلا ئێمە ئامادەین خوێن بڕێژین بەڵام لەسەر مەسەلەی گەورە ئەوە مەبەست مێرەدا ئەوەیە کاک حەشم من بڵێم کە بەڕاستی لەم هێرشەدا بۆ سەر جەرابلوس ئێمە پێویستە ئەوە بخوێنینەوە کە دووبارە مەترسی گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی گەورە لەسەر کورد هەیە چونکە کورد هەستێتەوە لە ناوچەکەدا منە ئەگەر بگەڕێەوە بۆ مێژوو سیرکە
ئەگە بگەڕێەوە بۆ مێژوو دژمنانی کورد لە قوڵایی مێژووەوە دێن تعامل لەگەڵ کورد دەکەن بەڵام کورد بەخۆی هیچ لە مێژوەکەی خۆیتان تێناگا لێرەدا ئەگە بگەڕێەوە بۆ ئاین سەیرم کە دوو دەقەمەرێ بگەڕنەوە بۆ ئاین سەیرم کە ژیانەوەی یەکەمی مرۆڤایەتی ژیانەوەی دومی مرۆڤایەتی لەسەر خاکی کوردستان بووە ئەمە زۆر گرنگە لە مێژوودا باشە ئەی ژیانەوەی سێمی کوردستانی لە کوردستاندایە ئەمە دژمنانی کورد باش ئەمە دەزانن بۆیە ئەو دژمنایەتێک گەورەی کورد دەکەن پێویستە ئێمە بەو عمقە تاریخە سەیری شتەکان بکەین بەڵێ زۆر باش سەبار بۆی کەوتت مەترسی هەیە کە ئۆپراسیۆن لە عێراقیش ئەنجامدا تورکیا بەڵێ بەڕاستی وایە یعنی سیرکە تورکیا ئەگەر بێت و گلۆپی سەوزی بۆ هەڵ نەکرابێ لەلایەن لەم پشتیوانەکەی نێودەوڵەتی نەمێناتوانێت شتێکی لەو جۆرە بابەتە بکە ڕوبەڕووی دەبنەوە من وەکو گوتم لە بەرژەوەندی ئەو دەوڵەتانەدانە نییە کە کورد ببێ بەشت بەڵام چ کوردێک ئەو کوردەی کە دادپەروەرە ئەو کوردەی کە ئایدۆلۆژیایەکی کراوە هەیە ئەو کوردەی کە دەیەوێ دادپەروەری لە ناوچەکەدا بچەسپێ بۆیە بەڵێ ئەمڕۆکە چۆن کاتی خۆی سەدام حوسێن کردی ئەمڕۆکە لە عێراق دەشتێکی لە جۆرە بابەتە نیە تورکیا بەکاردێنن هەم بۆ خۆر ئەوە بۆ ئەمریکا تورک و کورد و عەرەب کامیان بکوژرێ قازانجێتی کورد بکوژێ کورد تورک بکوژێ لەبەرەوەی گەڵانی ڕەسەری ناوچەکەن لە بەرژەوەنی ئەواندا کەلتورێکی جیاواز دەکوژرێ چونکە ئەوان سەری فکر دەکەن سەری ئایدۆلۆژیا دەکەن بەڵێ سپاس دەکەم کاگەرم دواتە گەڕێنەوە لای بەرز مامۆستاگەر گەڕێنەوە لای بەرز ببوورە درەنگ گەڕین تۆ لای بەرز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا مەسەلەن بێدەنگێکی گەورەی نێودەوڵەتیە لە مەسەلەی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر جەرابلوس و خاکی تورکیا هەم لەلایەن رووسیاوە هەم لەلایەن ئەمریکاوە بۆ من ئەمریکا پشتیوانی دەکەم لەلایەن ئێرانەوە سووریاش تەنها ئیدانەی کردووە ینی پێ دوای ئەمە ئیتیفاقێکەوە لە بەرامبەر چیدا رووسیا و ئەوانە ڕازی بوون کە تورکیا ئەم ئۆپراسیۆنە ئەنجامدا ئەوەی پێویستە لێرە ئاماژەی پێ بکەین ئەو بابەتەیەکەوە ئەمە شتێکی لە خۆڕانیە بەڵکو و پلان بۆ داڕێژراوە بە تایبەت ئێمە گەر سەی ئەو بارودۆخە بکەین ئەبینین وتەبێژی ئەڵمانیا مارک شیفەر ئەڵێ ئێمە پاڵپشتی ئەو ئۆپراسیۆنەی تورکیاکەین وتەبێژی کۆشکی سپی مارکتۆنەر بە هەمان شێوە پاڵپشتێکە هێزی هاوپەیمانان بە هێرشی ئاسمانی پاڵپشتێکە رووسیا داوا ئاکات کەوا تەنسیق و هەماهەنگی بکرێت لە نێوان دیمەشق و ئەنقەرەیە ئێرانیش بیریمان چەند ڕۆژ پێش ئێستاکە ئێران سەردانی ئەوەی کردو ئەوانش بە هەمان شێوە سەردانیان کردو ئێستاکان نوێنەریان لەوەیە ئەو سەردانەی جۆ بایدن ئەبینین بەداخەوە جۆ بایدن لە یەکێ لە وتەکانیان ئەڵێ پەکەکە و داعش ڕێکخراوێکی تێروریستی و مەترسین بۆ ئاسایشی نەتەوەی تورکیا یعنی ئەم وتانە هەمووی ئەوەمان بۆ خوێنێتەوە ئەومان بۆ دەرەکە ئەگەر کاتێشی کردن بکەین کەواتە ئەم تەدەخولکردنە لە خۆرانە بە بەڵکو و ئامادەسازی کتابە بوو ئەوەی کە جەنابتانش ئاماژتان پێکرد تەنها سووریا ئیدانەیە کات و داوا کات کەوا سەروەری خاشی بەزێنراوە بەڵکو ئەبینین تەدەخولکردنەکە پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە تەنانەت ئێستاکە هەندێک گوتەیەوەی شێکەوە ئەمە متحیدێژی ئەنیش پاڵپشتی ئەم دەزوەرداناکە کەواتە ئەم گەمە سیاسی کە ئێستاکە لەسەر گۆڕەپانی سیاسیکرێت زەحیەی یەکەمی کوردە بۆ پێویستە کورد ئەوەی کاک ئارام عەلی ئاماژت پێکرد خۆمان ناناسین احتمالی هەیە من لە خاڵک دیکەیە بگەڕێمەوە بۆ لای ئامانجشمان دیار نین ئایا ئێمە بۆچی ئێستاکە لە خۆرئاوا کێشەیەومان هەبێت بڵێن ئەوە شانۆی لە حەسەکە یان بڵێن لایەنێک بەلایەنێک بڵێت تیرۆریست ئەمانە بکەینە کێشە و یەکتری بگرین و یەکتریوە دەرنین وا بکەین لاوازیمان بۆ دەرکەوێ گرنگی جەرابلوس کە دوو شاری گرنگ پێکەوە بەستی ئەمانە مەترسین لەسەر تورکیا و تورکیا وەک ئاماژەم پێکرد بە شێوازێک لە شێوازەکان گەڕاوەتەوە نێو هاوکێشەکە رووسیا وا بۆ ساڵە کە چێتە دەخولیکردن نەیتوانیوە جێی دەستی دیار بێت لە کاتێک ئێمە ئاگادارین لە سەرەتای دەسوەردانی رووسیا لە کاروباری سووریا ئاماژەی بۆ کرد کەوا لە ماوەیەکی کەمان کۆتایی بە ڕێکخراوی تۆرەسی داعش دێنێ بۆیە هەموو ئەو هێزە نێودەوڵەتانەی کە ئەمڕۆ کاران و ڕۆڵیان هەیە لە گۆڕەپانی سیاسی دڵنیان لەوەی کە تاکە هێز کە بتوانێت ڕوبەڕووی ڕێکخراوی تۆرەسی داعش بێتەوە هێزی کوردیە بە هەموو جۆرەکانیەوە بەڵام هەوڵی شەدەن سازشەکەن لە پێناو بەدەستێنانی هەندێک بەرژەوەندی تایبەتی بۆیە تەدەخولکردنەکە وای کردووەکەوە نزیک بێ لەوەی کە بێتە زەحیە یەکەم لە ئەوەیش هۆکارەکەی بۆ ئەگەڕێمەوەکەوە ئامانجەکەمان دیار نییە با ئێمە ئەمڕۆ لە خۆرئاوایش
هەوڵ بدەین پێگەیەکی نیمچە سەربەخۆمان هەبێت لەوە ئەرزی واقع مامەڵەی لەگەڵا بکرێت وەکوەوەی نوێنەرایەتی هەیە لە مۆسکۆ و نوێنەرایەتی لە چەند وڵاتێک تر بکاتەوە بتوانێت ببێتە پێگەیەکی بەهێز لە گۆڕەپانی سیاسیە پاشان بتوانین تەسوی هەندێک حسابات و کێشەی ناوخۆی بکرێت بەڵام بینین ئەمە ژوای کردەوە کە لە ناوخۆی زۆر باشمانی سووریایشا بە شێوازێک لە شێوازەکان کاریگەری هەبووە لەبەرەو پێشونەکان زۆر باشە سەبارەت بەوەی کە تا چەند ئەمە واریدە کە مەسەرەن ئەم بێدەنگی کە لە تەداخلی سووری بڵێن تورکیا بۆ سووریا پەیوەندی بۆیە کە ڕازیبوونی تورکیا بەرامبەر بەمانەوەی بەشار ئەسەد لە سەڵاتدا تاسن ئەم دوو هاوکێشەیە پەیوەندی بەیەکەوەیە دوو تێجیاوازێ سەبارەت بەم بابەتەیە من بینیمان دوێنێ لەلایەن وەزیر دەرەوەی تورکیا باسی لەوە کردکەوە پەڕەیەک تا سپیان هەڵداوە بەرامبەر بەو قەیرانانەی کە لە سووریا هەڵداوە بەرامبەر دەسەڵاتی سووریا بەڵام ئەمڕۆ بینین جارێکی دیکە ئەردۆغان ئاماژە بەوەکە کەوا سووریا لەسەر دەستی ئەسەد ناگاتە ئاسی دیموکراسی و نا وڵاتێکی دیموکراسی نابێت بۆیە ئەوان لە کاتی سەردانەکەی ئەو هێز ئەو لایەنە هاوبەشەی کە تورکیا پێشێنا بۆ رووسیا و ئەو سەردانی رووسیا بۆ تورکیا ئەوان باسییان لەمەوە کردو کە پێویستە نەرمیەک بنوێنرێ لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە بەرامبەر بەشار ئەسەد و مانەوە لە دەسەڵات بەڵام تورکیایش بێگومان داخوازی خۆی هەیە و داخوازەکەی وەکوی لە سەرەتای ئاماژەمان پێکرد هەوڵدانە بۆ ئەوەی بگەڕێتەوە نێو هاوکێشە سیاسەکە لەبەرەوەمان بینین تورکیا لە عێراق ئەو ڕۆڵەی نەماوە بە شێوازێک لە شێوازەکان لە یەمەن بە هەمان شێوە ناتوانێت ڕۆڵ بینێ لە سووریایش بە هەمان شێوە فراوێز خراوە بۆیە تورکیایش هەوڵی داوە لە دوای ئەو کودتایەوە بە چەندین ڕێگای جۆراوجۆر تەدەخل بکات هەوڵ بدات چەندین مامەڵەی زۆر ئستثنایی بکات لەگەڵ بنەما سەرەکیەکانی پێشوویە کە ناگونجا هەوڵی داوە بگەڕێتەوە نێو گۆڕەپانەکە وای کردووە تەنانەت باسی لەوە کرد کە خۆرئاوایش زیانەکەن ئەمە لەلایەن ئەردۆغان ئاماژە پێکرا کە خۆرئاوایش زیانەکەن کە لە کودتاکەیە پاڵپشتیان نەکرێت یا بێدەنگیان نواندووە بۆیە ئێمە باسمان لەوە کرد کە جۆ بایدن ئەمڕۆ بەتایبەت دێ بۆ ئەنقەرە و ڕاستی خۆ ئەمڕۆژ ئەو پرۆسە سەربازی دەست پێکە ئەمە مەترسیەوەی هەیە کەوا کورد ببێتە زەحیە وەکوەی لە زۆربەی ئەو پەیمان نامە مێژوانەی کە بەرامبەر کورد کراوە کە کورد دابشکراوە جارێکی دیکە کورد ببێتە زەحیە لە سەر گۆڕەپانە سیاسی و نێودەوڵەتێکە بەڵای سوپاس دەکەی ماوەسەکە دواتەگەڕێن و لا بەرزەکە دەرفەتە بوو کاکوزان سەبارەت بەوەی کە ئەمڕۆ جۆ بایدن باسی لە داوای کرد کە کورد پاشەکشێ بکە یعنی ئەو ناوچانەی کە ئێستا کورد کۆنتڕۆڵی کردێتەوە ئەو داواکاریێکی ئەمریکا پەیوەندی بە چیەوەیە کە مەسەن ئەو پاڵپشتی رووسیا دەکات بۆ ئەم هێرشەوە داوای مەسەرەن چ ناوچەیەک دەکات کە چۆڵ بکرێت خۆی پرۆژەی ئەمریکا هەیە یعنی مەسلەی جۆ بایدن لێرە قسەیەکی بکە یا لەو بەر قسە بکێ بەس من پێم وایە ئەمریکا خاوەنی پرۆژەیەکە پرۆژەی خۆی لە ڕۆژلاتی ناوین ئامادە کردووە ئەو پرۆژەش لەگەڵ رووسیا وەک ئەڵێن هەوبیرن بوو دابشکردنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین جارێکی دیکە وەکو چۆن 100 ساڵ لەوبەر رووسیا ببورێنە سایکسبیکۆ بریتانیا و فەرەنسا کە کردیە بوون ئەمڕۆ رووسیا و ئەمریکا خاوەنی ئەو پرۆژەیەنە و پرۆژەکە ئەمریکایە بەڵام لەلایەن سووریاوە ئەو رووسیا جێبجێ ئەکرێت یانێ ئەمە وەکو پشتیوانی بەڵام ئەتوانم شتێکی دیکە بەڵێم یانی ئێستا مەسلەی تورکیاش کە ئەمڕۆ ئەم هەنگاوە ئەوشت خۆی تورکیا لە هەزار و عوسمانیەکان لە 1516 لە 24 ئاب وەکو ئەمڕۆ یعنی 500 ساڵ لەموبەر کەوتە منبج کەوتە ئازاز و هاتە مرجدابق لەلای باشوور ڕۆژهەڵاتی ئازازە هاتە ئەوە لەوێ لە بەرامبەر مەمالیەکان شەریان کردن لەوێ سەرکەوتنی خۆیان تومارکردن ئەمە ئەردوغانژی ئێوێ ئەو پرۆژێ عوسمانیەکان ئەمڕۆ نیشان بدەیت کە ئێمە کاتی خۆ 500 ساڵ لەموبەر ئێمە لێرە لە جەرەبلوس و مرجدابق ئێمە سەرکەوتنمە تومار کردووە ئەمە ئەتوانم بڵێم لە بەرامبەری ئەو پرۆژەیە وەکو تەحەدایەکە تورکیا سەبارەت بەوەی کە ئێستا و ناوچانەی کە ئەمریکا داواکاری کردو کورد بکشێتەوە کوێ مەسەلەن
ئەوەی کە جۆ بایدن داوای کرد ئەوە ئەڵێ با هێزەکانی سووریای دیموکراتی بگەڕێنەوە بۆ کۆبانەی ئەوە معنای ئەوە وسەدی بەنداوی تشرین بگەڕنەوە بۆ بەنداوی تشرین بۆ نمونە چەند ناوچەی چۆڵ بکەن چەند ناوچە خۆی ناوچەی منبجە تەنها من بە قسەی خۆی دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک ناوچەی دەکشێنەوە من پێم وایە پاشەکشێ ناکرێت هێزەکانی سووریای دیموکراتیک بوو لەبەرەوەی یەکەم شهید ئەبوو لەیلە لەوەی شهید بوو و خۆی خەڵکی منبجە شهید بە ئەبوو لەیلە هەروەها ئەوەندە شهیدماندا من لەو بڕوادە نیم کە بە ئاسانی انسحاب نەبێ ئەگەر بە شێوایەکی دیکە بێ ئەو جیاوازە بەڵام بە ئاسانی انسحاب نەبێ کاگەرم سەبار بۆی کە مەترسی دروستبوونی پێکدادان لە نێوان بڵین یەپەگە و تورکیا هەیە لە مەسەلە سووریا پێ دوایە یاخود تورکیا تەناوەکی کۆنتترۆلەکە پێ دوایە سوپاکەی بکشێنێتەوە نەخێر من لەو بڕواایدام کە تورکیا هێزەکەی ناکشێنێتەوە تورکیا ئەگەری ئەوە هەیە نەک بە دڵنیاییەوە بۆ من بزیژاچێ پێ دوای شوێنی تری بەدەست وەزیری دەرەوە بە ئاشکرا باسی لەوە کرد کە پێدا بێت چۆلی کە چۆڵی نەکات گوشتی وازی دیکەمانەیە بە دڵنیاییەوە بۆ من بزیژاچێ لە بەرچاوی هەموو دنیادا ئەم کارە دەکە کەسی لەسەر کورد بە جواب نایە بۆ من بچ کەس بە جواب نایە ڕەنگە بۆ شوێنی دیکە ئێستان کاتی ئەوە ماوە مناوارە بکرێ کورد ینی ئەوە پشتیوانی بکرێ بەڵام ئێمە لەبیر نەکەین کە بەڕاستی وەزعەکان زۆر ئاڵۆزە ڕەنگە بەیانی تورکیا خۆی بۆ نەگیرێ و زیاتر بکەوێتە ناو زەلکاوەکە و زیاتر بڕوە لە بەرامبەردا یعنی هەندێک سنووری کە بۆی دانراوە ئیتیفاقی کە کراوە لەگەڵ ئێران لەگەڵ کورد ئێران ینی بە ڕەزامەندی ئێران ئەم کارە دەکەین ڕەزامەندی ئێران بڵێ رووسیا ناکرێت ئەم کارە بە ڕەزاندی ئەمریکاش ناکرێت ڕەنگە کاتێک تورکیا کەسایەتی ئەردۆغان وایە یعنی کابرایە کە هەندێک سەرکەوتن بەدەست دێنێ مەغرور دەبێ و خۆی ون دەکا و وەکو هۆزان باسی کرد عوزیانەوەی عوسمانی دەکو شتێکی لەو جۆرە بابەتە دەست لە پشتدانێک پێی تورکیا ڕاکێشن بۆ ئەوەی زەرەری گەورە بە تورکیا بگەێنن ئەوەی بە ئینقلاب نەیانتوانی بەوە پێ بگەێنن ینی من بخۆم بە معاملەیەکی دەزانم ئەو پێڕاشێشانە تورکیا بۆ ئەوە داخوازەکانی تورکیا ئەوەیە کورد نەبێ بە هیچ دەمێنەرەدا ئەمریکاش دەیەوێت تورکیا بەو شێوەیە نەمینێ خۆر ئەوە دەیەوێت تورکیا بەو شێوەیە نەمینێ لە بەرژەوەندان عوسمانێکی گەورە بژێنێتەوە ئەو پلانێک کە نەیانتوانی بە ئینقلاب ئەوەی کەن بەوەی ئەوە دەکەن بەو داخلبوونەی تورکیا ئەو معاملەیە لەسەر تورکیا لەسەر کوردیش لێرەدا خاڵی گرنگ یەک جملە مایە ئەوەیەکە بەڕاستی ئێمە ئێران لەبیر نەکەین ینی کاتێک ئەو خەتەی بۆ دانراویان ئەو حدودەی بۆ دانراوە تێپەڕ نەبێ تێپەڕی کە تورکیا احتیمالی ڕوبەڕووبوونەوەی هەیە لەگەڵ ئێران لەگەڵ رووسیا لەگەڵ هێزی دیکە لەگەڵ ئەوەی هەیە زۆر باشە بڕزوت بەبێ ڕەزامەندی زۆر بە کورتی بە دو پرسیار بەبێ ڕەزامەندی رووسیا و ئێران تورکیا نەیتوانێمە ئۆپراسیۆن ئەنجام پێ دوایە مەرجی ئەوان چی بوو مەسەلە بەرامبەر چ ڕێگەیان بە تورکیادا مەرجی ئەوان ئەوە بووە کە ڕەنگە ناوچە سنووریەکان ڕەنگە بۆ جەڕابلوس بۆ من بجو ئەوانە چاوپۆشی بکەن بەڵام بۆ شتێکە چاوپۆشی ناکەن مهم خاڵی جەوهەری ئەوەیەکە ئەمە وەسەرخانێکی خاڵێکی وەسەرخانی چۆنایەتیە لە جەنگی سووریادا کە دوا قۆناغی جەنگی سێمی جیهانە ئێمە ئەوە لەبیر نەکەین دۆخەکەیەک لە دەکات دوێ ئاڵۆزیەکەن دۆخەکە زیاتر ئاڵۆزەکە شەڕەکە گەورەترەکە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی دوا پرسیار دەخەیەکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کەم تەداخولەی سووریا و کاریگەری لەسەر مەسەلەی فیدراڵێت و ڕۆژا و کانتۆنەکان پێ دوایە چارنووسی ئەوان بەم لە دوا ڕۆژی سووریادا چۆن دەبێت هەروکوی ئاماژەم پێکرد بەڕێز ئەردا خەلیلوتی ئەم تەدەخولکردنەی سووریا دژایەتیکردنی ڕاستەوخۆی پرۆژەی فیدراڵیە کە لەوێ ئەلانکرا بۆیە من هیواخوازم بەرپرسانی کوردستانی ڕۆژئاوا هەوڵ بدەن بە شێوازە لۆژیک و منطقانە مامەڵە بکەن هەوڵ نەدەن ئەو لە خۆبایی بوونە و ئەو تەدەخولکردنەی تورکیاوایان لێ بکرێت بکەونە شەڕێکی دەسەوەقێت لەگەڵ تورکیا لەگەیان لەگەڵ هاوپەیمانە و لە دژایەتی ئەوان مامەڵە بکەن لەبەرەوە یەک ئاماژەمان پێکرد هەردوو برای بەڕێز ئاماژیان پێکرد ئەم تەدەخولکردنە شتێکی لە خۆرانە بۆ بەڵکو ڕێگە پێدراوە لە لایەن هەموو هێزە نێودەوڵەتەکارەکانی ئەمڕۆ لە گۆڕەپانی نێودەوڵەتیە بۆیە ئەگەر سەحەبکردن بێت لە جەرابلوس حاڵتێکی
اعتیادی دانێم لەم قۆناغەیە بەڵام منبەت وەکوی کاک هۆزانیش ئاماژەی پێکرد خوێنی ڕژاوە و هەوڵێک زۆر درراوە تاوەکو گەیشتۆتە ئەم ئاسی کە ئێستاکە ئازادە بۆیە حەقی ئەوەیە کە کۆبوونەوە بکەن و داوای مانەوە بکەن لە منبەت بەڵێت ئەگەر ناوچەیەک ئارامیش دروستەکرێت لە جێرابلوس لەژێر دەستی هێزی نێودەوڵەتیا بێ نەک لەژێر دەستی تورکیایە بێت بۆ بەڕێوەچوونی ئەو ناوچەیەش مدەی بۆ دابنرێت هەتا هەتایی بێ. زۆر سپاس بۆ بەڕێز شاخەوان محەممەد ماستەر لە پەیوەندی نێودوڵەتیەکان و شارەزا لە کاروباری تورکیا کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ مارو زۆر سپاس بۆ بەڕێزان ئارام عەلی شارەزا لە کاروباری تورکیا و هۆزان عەفرین نوێنەریا و پەیمانی نیشتیمانی دموکراتی سووریا لە هەرێم کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مام. سپاس بۆ هاوکاران و سپاسی بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. ئاگاداری سەرجەم تامەزبەرانی دەنخۆشی لە بواری قورئانی پیرۆز دەکەین کە ڕێکخراوی شیفا بۆ پەروەردە و شوێنی هەڵدەستێت بەکردنەوەی پولی تێبوونی ئاوازەکانی قورئانی پیرۆز بە سەرپەرشتی قورئان خوێنی نێودەوڵەتی شێخ حوسێن بەرزنجی. لەم پولەدا بەشداربووان ئاشنایی گشت ئاوازەکانی قورئان خوێندن و دەمخۆشی دەکرێت تێبینی بەشداربوو پێویستە تەمەنی لە 15 ساڵ کەمتر نەبێت. پێویستە بەشداربوو شارەزای لە خوێندنی قورئانی پیرۆز و زانستی تەجویددا هەبێت. بۆ بەشداریکردن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0972 143 42 یان 0970 157 یاخود سەردانی بارگای سەرەکی ڕێکخراوەکان ناسێبوونی پێش سوپەرمارکێتی ئاڵتون ڕێکخراوی شیفا بۆ پەروەردەوە ناونووسین لە بەرواری 23 دەست پێ دەکات و تا 1 کیلۆ بەردەوام